سڵاو مشتبان کافرۆشیم لەگەڵتان لەبار ئیکۆنۆمیۆ بۆ شیکاری هەواڵە دارایەکان بۆ ئەم هەفتەیە سەرەتا لە داتای ئابووری ئەم هەفتەیە دەست پێ دەکەین. ئەم هەفتەیە ڕۆژی چوارشەم هەواڵی گرنگمان هەیە لەسەر پاوەنی بەریتانی کە نرخی بێکاری ساڵانەیە کە CPI سعات دەی بەیانێت. چوارشەمە سعات 1.5 نرخی بێکاری ساڵانەی منتیقەی یۆڕۆمان هەیە کە CPI یۆڕێ. ئەم دوو هەواڵە زۆر گرنگن بۆ یۆرۆ پاوەن. ڕۆژی چوارشەمە لە هەماڕۆژ سعات 6:30 یەدەگی نەوتی خاوی ئەمریکامان هەیە. ئەم هەواڵە زۆر گرنگە بۆ نەوتی ئەمریکا. چوارشەم هەر سعات 10 شەو کۆنووسی کۆبوونەوەی لیژنەی بازارە کراوەکانمان هەیە کە مەحزەری فیدرالی ئەمریکی بۆ بازاری کراوەیە. پێنجشەمە هەواڵی زۆر گرنگمان هەیە. 6 هەواڵی گرنگمان هەیە کە گرنگەکانیان ئەوانەیە کە لەم راپۆرتەیە کە باسەکەین. ناوەندی کڕین کرێ لە کاتژمێرێکدا سعات 4:30 زۆر گرنگە. راپۆرتی دامەزراندنی ناکشت و کاڵیەکان سعات 4:30. تێکڕای بێکاری ئەم هەواڵە بەڕێزان زۆر گرنگە لەگەڵ تێکڕای سکاڵەی بێکاری. ئەم دوو هەواڵە زۆر مهمە کە وا ئەکات کە ئیندێکسی دۆلار بجوولێ و گۆڵدش حرەکەی بەقوەتی پێوە بکە. هەر پێنجشەمە سعات 6 فرۆشتنی خانوبەرەمان هەیە. ئەمە بۆ ڕۆژی پێنجشەم. ڕۆژی هەینی دوو هەواڵمان هەیە. هەواڵی یەکەم دوو هەواڵەکە لە نەفسی کاتەیە سعات 5:45 بە تەوقیتی عێراق پشکەکانی کرێی پیشەسازی و پشکەکانی کرێی پیشەسازی خزمەتگوزاریەکان. ئەمانە ئەم هەواڵە گرنگانە بوون بۆ ئەم هەفتەیە. ئیستا هەچینە لای شیکاری ئیندێکسی دۆلار. ئیندێکسی دۆلار کە بینیمان بەرزبوونەیەکی باشی بەخۆیەوە بینی ئیستا لە ناوچەی ڕکێستایە. هەتاکو ئیندێکسی دۆلار لە سەروی 98.50 بێت ئاراستەمان بەرزبوونەوەیە. ئاراستەمان بەرزبوونەوەی نەیتوانێت ئەو ناوچەیە بشکێنێ ئەتوانین یەکەم تارگێت وەربگرین کە تارگێتی 100 دوای ئەوەش تارگێتی 150. ئیندێکسی دۆلار لە ئێستایا لە بەرزیە سوود لە داتاکانی ئەمریکا وەرەگریەوە. ویسەش ئەچینە سەر شیکاری گۆڵد بۆ ئاڵتون. ئاڵتون کە بینیمان دابەزینێکی بەرچاوی بەخۆیەوە بینی ڕۆژی هەینی. بۆ ڕۆژی دووشەم بۆ ئەم هەفتەیە ئاڵتون لە ناوچەیەکی ئارامە مامەڵا ئەکات. هیچ حرەکەیەکی بەقوتمان نابێت لەبەری لە ناوچەیەکی ئارامە مامەڵاکە لەبەری دوای هەموو دابەزینێک بازار پێویستی بەم ئارامیە هەیە. ئێمە ئەوەی کە گرینگە لامان ئەگەر گۆڵد سەرکەوێتەوە بۆ ناوچەکانی 4100 نەتوانێت ئەم ناوچەیە بشکێنێت ئەوە دابەزینمان هەیە بۆ 3990 کە تارگێتی یەکەممانە. بە تارگێتی دووەمشمان ئەگەر بە ناوچشکاندنی ناوچەی 3990 ئەوە دێنەوەی خوارەوە بۆرە و 3890 کەی ئاراستەمان بەرەو بەرزی ئەبێت. ئاراستەمان بەرەو بەرزی ئەبێت کەی گۆڵد توانی ناوچەکانی 4212 بشکێنێت ئەو کاتە ئێمە تارگێتی زیاترمان ئەبێ بۆ 4300 و دوای هەوەش ئەگەڕێتەوە بۆ ناوچەکانی 4400. ئەمە سەبارەت بە شیکاری گۆڵد. ئیسەش ئەچینە سەر داو جۆنس. داو جۆنس کە بینیمان دابەزینی وەکو گۆڵد بەخۆیەوە بینی و دابەزینێکی بەخۆت نەیتوانێت ناوچەکانی 4400 بشکێنێت. ئەم ناوچەیە زۆر گرنگە لە ئێستادا بۆ داو جۆنس. هەر کاتێ لەسەر ئەم ناوچەیە بووین ئەتوانین ناوچەی بەرزبوونەوە بەخۆیەوە ببینێت بۆ ناوچەکانی 47648. ئەم ناوچەیە زۆر گرنگە. ئێمە چاوەڕوان ئەکەین بێتە خوارەوە بۆ 46400 و نشکاندنی 46400 ئەتوانین لەو ناوچانەوە کڕین بکەین بۆ ناوچەکانی یەکەم تارگێتیمان 46800 دوم تارگێتمان 47200 و ئاخر تارگێتمان 46648. ئەمە بە نسبەت داو جۆنس. ئەچینە سەر نازداک هەمان شێوەی داو جۆنس کە بینیمان دابەزینی باشی بەخۆیەوە بینیوە. ئەم ناوچەیە زۆر گرنگە لای ئێمە بەڕێزان ناوچەی 25400. مادەم لەژێر 25400 تەواین نازداک لە دابەزینە. ئێستا ئێمە چاوەڕی چیەکەین؟ چاوەڕێی ئەوە ئەکەین بگەڕێتەوە بۆ 25400 و بە نشکاندنی 25400 ئەتوانین جارێکی تر نازداک بفرۆشینەوە بۆ ناوچەکانی 24400 24200. ئەمە سەبارەت بە شیکاری ئەم هەفتەیە بۆ بازارە دارایەکان و هیوادارم هەر لە خێر و سود و قانزازا بن و زۆر سپاس.